بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ڕەوشی کورد لە ناوچەکە لە چوارچێوەی گۆڕانکاریانی کە ڕوویان داوە ئەحمەد شەرە هێواژ جێگەی خۆی قایم کردووە. ئایا ئەمڕۆ لیژنەیەشیان دروست کردووە بووی کە لە ئایندەدا دەستور بنووسنەوە وەکو دەوترێت دەوڵەتەکە بخەنەوە سەر پێی خۆی لەم لیژنەیەدا کوردیشی تێدا نییە. ئایا پەرایەز خستنی کورد چمانایەک دەدا گفتوگۆ دەکەین بە شێوەیەکی گشتی لەسەر ڕەوشی کورد لە ناوچەکە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا شاڵی بەڕێزیان توێژەری سیاسین. دکتۆر سڵاو لێ بێ بە خێراتی. سپاس دەکەم بۆ بەشداریکردنەوە لە بەرنامەی پرسی ڕۆژ. هەر لە سەرەتای ئەمڕۆداوانەوە کە لە ناوچەکە ڕوویان داوە ناوبەناو ئێمە گفتوگۆ دەکەین پێکەوە بەڕێز دەرگەشتبینی لەسەر دۆخی کورد لە ناوچەکە ڕەوشی کورد لە ناوچەکە ئێستا چی دەڵێ؟ دوای گۆڕانکاریەکان بۆ کورد چیمان پێ دەڵێن؟ ئەوەی کە ڕوویە بە دروست لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە درێژایی 3 ساڵی ڕابردوو ئامادەکاریی پێشوەختەی بۆ کراوە تا ئێستا نەخشەی گشتی ئەوەی کە پێوتێن نەخشە ڕێگای نوێ بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاستی نوێ تا ئێستا بە ئاقارێکی باشە ئەڕوە و ڕووداوەکان پێمانەڵێەوە پێشاتەکان تا ئەم شرکەساتە لە بەرژەوەندی کوردە و هەمیشە لە پاڵ ئەوەیە کەوتومە لە بەرژەوەندی کوردە یەک مەرجمداناوە بوو مەرجەی سەرکردە سیاسیەکانی کورد لەگەڵ سەرکردە سەربازیەکانمان حەکیمانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن ئەوەی کە ئێستا هەیە دروست ئەو قۆناغەیەکەوا پێویستەکە سەرکردەکانی ئێمە حەکیمانە لێزانانە وریایانە یەکگرتوانە لەگەڵ دۆخەکە مامەڵە بکەن تا ئێستا قۆناغەکە بریتی بۆ لەو قۆناغەی کە ئەتوانم بڵم ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان لە ناوچەکە دۆخەکەیان ڕێک خستووە. لە کاتی ئێستا دروست ئەو قۆناغەیە کە پێویستەکە سەرکردە سیاسی و سەربازیەکانی کورد ڕۆڵی کارا و کاریگەری خۆیان بگێڕن و پیشانمان بن کە ئەمانە بە کردداری سەرکردەی سیاسین و فەرماندەی سەربازی مەیدانی بتوانن کە ئەتوانن ئیداری دۆسیەی کورد کە دۆسیێکی استراتیجیە لە ناوچەکە مەبەستم لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئیدارەی بن. لە ئێستا بەدواوە ئەم قۆناغە یەتە پێشەوە دروست لەو کاتەوەی کە ئێمە ئەبینین پاش ئەو قۆناغەی کە ئەبوو محەممەد جۆلانی کە پێوتری ئەحمەد شەرع ئەبوو محەممەد جۆلانیە بڵێ بینیمان دوای ئەوەی کە دەستی گر بەسەر دیمەشقا دەسەڵاتێکی سیاسی خۆسەپێنی ڕاگوزەری دروست کردووە لەبری ئەوەی کە بە پێی دەستور و بە پێی ئەوەی کە پێوترێ بنەماکانی دیموکراسی خۆی جێگیرکە بە شێوەی ئەمری واقعیانی بە دیفاکتۆ خۆی جێگیر کردووە. لە ئێستا بە دواوە قۆناغی مامەڵی حەکیمانە بۆ ئێمەی کورد هاتووەتە پێشەوە هەموو پێشهاتە سەرەتایەکان پێمان ئەڵێ ئێستا وردە لە ناو کووردا دەست پێشخەریەکان دەستی پێکردووە لەسەر و هەموویانەوە ئەمی کە بە پلەبەندی باسی ئەەکەم ئەو دەست پێشخەری ڕۆژئاوای کوردستانە بۆ کۆی پارچەکانی کوردستان بانگەوازیان کە پێویستیان بە پشگیری و هەماهەنگی و ڕاوێژ و کاری ئەو پێوتری هەماهەنگی و پێکەوەی هەیە ڕۆژئاوا دەست پێشخەریەی کرد بۆ باشوور بۆ پارچەکانی تر و ئێستا ئەم قۆناغە بریتیە لە قۆناغی دووەم لەو دەست پێشخەریانە کە بریتیە لە قۆناغی دەست پێشخەری بە ڕێز ئۆجەلان بۆ سەرکردە سیاسیەکانی کورد دروست مەبەستم لەو پەیامەتی کە ئاڕاستەی هەرێک لە بەڕێزان مەزلوم عەبدی لەگەڵ بافڵ تاڵەبانی لەگەڵ مەسعود بەرزانی ئاڕاستەیەەکە مامەڵەکردن لەگەڵ ئەم پەیامەیە بۆ مامەڵەی ڕۆژئاوا لەم دۆخەیە کە ئێمە ئەبینین دەسەڵاتێکی سەربازی خۆسەپێنی ڕاگوزەر کە خۆی جێگیرەکە بە ئەمری واقع بە دیفاکتۆ لە دیمەشقا ئامادەی هەیە. لەم قۆناغە بەدواوە پێویستمان بە مامەڵی حەکیمان هەیە چۆن مامەڵە ئەەکەین چۆن دۆخەکە بە نێودەوڵەتی ئەەکەین بە جۆرێک کە بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایش جێبەجێ بێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەست بەسەراگرتنە ئەکرێت چۆن دۆسی سووریا و کوردیش لە چوارچێوەیە کە بریتە لە دۆسیەکی ئتنی مامەڵی لەگەڵاکرێ کوی ئەم بابەتانە ئایندەی کورد لە ناوچەکەیە دیاری ئەکا لەگەڵ ئەو پێشاتە سیاسی و سەربازیانی کە لە مەیدانە ڕۆئێن. باشە دکتۆر لەسەر هەرزی واقع لە سووریا هەندێک جوڵە دەبینین یعنی ئەم هەندێک هێرش دەبینین هەندێک جوڵەی هێز دەبینین هەندێک نمایشی هێزی ئەمریکا دەبینین لەولا شۆخسە لەسەرەوەی کە ئەمریکا ڕەنگە بکشێتەوە چۆن دەیبینی ئەم جوڵانە؟ مەسەلەی کشانەوەی ئەمریکا لە قۆناغی ئێستا بابەتێکە جێی باس و گفتوگۆکردنیە لە بروی ئامادەی ئەمریکا لە ناوچەکەیە پێشتر ئامادەم پیاوە پاڵپشت بە پرەنسیپی کارتەرە یەکێک لە هاوپەیمانە سەرەکیەکانی کە ئیسرائیل لە جوگرافیای ئیسرائیل بریتیە لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە ناوچەکەیە لە مەترسیە هەڕەشەکانی تیرۆر ئامادەی هەیە لە 2015 ئەمریکا بەپێی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش لەسەر ڕاستپاردەی ئەو لیژنەی کە پێوترێت لیژنەی بەرەنگاربوونەوەی تیرۆر کە لە 2001ەوە لە ئەنجومەنی ئاسایش دامەزراوە بڕیارێکی ترمان هەیە ئەوەی کە پێوتری هەڵسەنگاندنی لیژنەی ئەرکانی سوپا ئەو لیژنەی کە لە پێی ئەوەتری ئەو لیژنێکی باڵای سەربازیە لەناو ئەنجومەنی ئاسایشایە ئەمانە هەر هەمووی بڕیاریان ناوە و
پێشنیاریان ئەوە بۆ کە ئەمریکا نابێت لە ناوچەکە بکشێتەوە پێشادەکانیش پێمانەڵە ئەمریکا بە هیچ جۆرێک لە جۆرەکان لە عێراق لەگەڵ سووریا نابێت بکشێتەوە لەبەر ئەوەی هاوکێشەی سیاسی و سەربازی ئەگۆڕێ و مەترسی تیرۆر ئامادەی هەیە تا ئێستا ئەوەی کە پێی ئەوترێ مەترسی هەیە لەسەر ئاسایشی وزە لەسەر ئاسایشی خۆراک لەسەر ڕێڕەوی بازرگانی جیهانی لەبەرەوە مەسەلەی کشانەوەی ئەمریکا بابەتێکە زۆر دوورە لە واقعەوە بەڵام ئەوەی کە ڕوئە لە مەیدانە کە ئەبینێ جاروبار بریتیە لە ئەوەی کە پێوترێت دووبارە بڵاوە پێکردنی هێزەکان لەگەڵ جێگۆڕکێکردنی هێزەکان دووبارە بڵاو پێکردنەوە لەگەڵ جێگۆڕکێکردنەکە خەڵک پێی وایە کە ئەمە بریتە لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەمە بریتی نییە لە کشانەوە تەنها یا جێگۆڕکەیە یا ئەوەیە کە پێوتی ئەو پێگەکان ئەگۆڕن وا پێویستەکە کۆمەڵێ ئامانجی استراتیژی هەیە کۆمەڵی هۆکاری ئەمنی هەیە کەوا ئەکە ئەم هێزانە دووبارە بڵاویان پێ بکرێ یاخۆ جێگۆڕکیان پێ بکرێ ئەمە بابەتێکی سەربازی ئاساییە بەڵام خوێندنەوەکە بەم جۆرە ئەکرێت ئامانجی لە پشتێکێک لەو ئامانجانە ئەوەیە کە بریتێ لە جەنگێکی دەرونی لەگەڵ خەڵکی باشووری کوردستانە لەگەڵ خەڵکی باشوورە ئەیکەن لەگەڵ خەڵکی ڕۆژئاوای کوردستانی شائیکەن بۆی ئەو یەکانگیری مەیدانی کە ئێستا دروست بووە تەنانەت لە ئاسی سیاسی و نەتەوەی شاکە لە هەنگاوەکانی سەرەتایەتی بۆی ئەو یەکانگیریە تێک بەنجەنگێکی دەرونیە لەگەڵ کووردا ئەکرێ ئەگەر ناوکو کشانەوە ئەستەمە ئەمریکا لەم قۆناغا بکشێتەوە بەڵام ئەوەی کە هەیە جۆرێک لە جۆرەکان ئەبینین بەهۆی ئەو کێشمەی کە لە ناوخۆی ئەمریکا هەیە بەپی ئەو دۆخ و پێشاتەنووی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەیە ئەوەی کە پێوترێ پێشەنگیدانیا خود ئەولەویەتی ئەمریکا لە ناوچەکە گۆڕاوە لە کاتی ئێستا گرنگی زیاتر بە دوو دۆسیە ئەدرێت دۆسیەی غەزە کە چۆن بیکەن بە مڵکی خۆیان کە وەکو خۆیان ئەڵێن ئێمە خاوەنددارێتی ئەکەین خاوەنددارێتی ئەم جارە جیاوازە خاوەنددارێتێکی نە سیاسیە نە سەربازیە خاوەنددارێکی دارایی پیشەسازی وەبەرهێنانە و لە هەمان کاتا گرنگیەکی زۆریش ئێن بۆ دۆسیەی کە پێوترێت دۆسیەی شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسایە بەڵام ئەمە بۆ مانایە نایەت کە دەستبەرداری دۆسیە سووریا بن بۆ پێی سووریا پێگەیەکی استراتیژی هەیە ئارامی سووریا پەیوەندیدارە بە ئارامی ناوچەکە بە دیاریکراوی ئارامی سووریا پەیوەندیدارە بە ئارامی تورکیا بە عێراق بە ئەردەن بە ئیسرائیل و پەشێویرانەوەش لە سووریایە پەیوەندیدارە بەم وڵاتانە ئاماژە سەرەتایەکان پێمانەڵێ ئەو دەسەڵاتی کە دەستی گرتۆ دەسەڵاتە سیاسیە خۆسەپێنە ڕاگوزەرە تیرۆریستی کە لە شامە ئامادەی هەیە بە سەرکردایەتی ئەبوو محەممەد جۆلانی دەستی گرتۆ بەسەر سووریا ئەلم قۆناغا پێویستمان بە حەکیمی بە پەیوەندیەکانی دەرەوەی کۆی پارچەکانی کوردستانە بە دیاریکراوی مەبەستم لە باشوور و لە ڕۆژئاوای کوردستانە بۆی بتوانن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و دەستکەوتەکانمان جێگیرکەن کەواتە ناتوانن کورد پەراوێز بخەن ئەزای چۆنە کورد هەرگیز پەراوێز ناخرێت لە بەر دوو بابەت یەکەم دۆسیی کورد لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە دۆستێکی استراتیژیە بۆ هی جوگرافیای کوردستان و ئەو پێگەی کە هەیەی زائیدن ئەو سامانە سروشتەی کە پێی ئەوترێ نۆبل ئەلیمنتس یعنی نەوت و گاز لە ناوچەکەمانە زۆرە و پێگەی جوگرافیشمان پێگەیەکی استراتیژیەوە لە هەمان کاتا لە ناو کووردا ئەوەی کە پێی ئەوترێ تیرۆر یاخود ئەوەی کە پێی ئەوترێ بیری توندڕەوی بڵاو نییە باز لە ئیسلامی سیاسی ناکەم کەەوە ئاڕاستێکی جیاوازە و وردە ئەوانیش لە ناو ئەبرێن و ئەپوچێنەوە ئەو فکریان نامێنێ دیوێکی تری بابەتەکە یعنی دۆسیەی کورد لە ناوچەکەیە جیاوازی ئتنی لە چوار وڵاتە دروستی کردووە جیاوازی نەتەوەیشی دروست کردووە ئەم دۆسیانە لە چوار وڵاتە فەرامۆژ ناکرێ هەر کێشەیەکە بێت لە ناوچەکەیە هەر ئاشتیەکە بێت لە ناوچەکە بێ کورد ئەستەمە بەرقەرار ببێ بەڵام لەگەڵ ئەوە شابوو ئەوەی بتوانین خۆمان جێگیرکەین دەستکەوتەکان جێگیرکەین پێویستمان بۆ مامەڵە حەکیمانێ کە من هەمیشە باسێکەم و ئاماژەی پێم لەگەڵ یەکێتی نەتەوەییە دکتۆر مەزلوم عەبدی لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ ژمارەیەک توێژەری سیاسی کوردستانە ئەماژی بۆەوە کردووە دەڵێ گەر ئەمریکاش بکشێتەوە و مانای وانە ئێمە ئەوەی کە هەمانە هەمووی لە دەست بین هەم ئێمە خۆمان ئامادەین هەم وڵاتی دیکەن کە ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە و دەتوانن ئەوان بەدیلی ئەمریکا بن نای فەڕەنسای هێناوە بەڵێ خۆی من یەک بابەت ئەڵێم هیچ نەتەوەیەک هیچ وڵاتێک هیچ گەلێک بە خۆڕایی پشتیوانی هیچ گەلوونەتەوەیەکی تر ناکە دائیمەن بەرژەوەندی هەیە بە تایبەتر لەم قۆناغەیە بە دیاریکراوی لە دوای سەدەی هەژدا ئەوەی کە پێوترێت دوای دەرکەوتنی دەوڵەتی نەتەوە لە ناوچەکە پشتبەستن بە هێزە دەرەکیەکان ئەمریکا بێ ئەوروپا بێ بە دیاریکراوی مەبەستم لە فەڕەنسا کە ئێمە و تێڕوانی نەمانێت کە فەڕەنسا دۆستی کوردە ڕاستە لە زۆر هەنگاوە لە زۆر قۆناغا ئەتوانم بڵێم بەرژەوەندیەکانی وای خواستووە بە جۆرێک لە جۆرەکان دۆستایەتی کوردیشی کردووە بەڵام ئەمە بوو مانایەنێت کە دۆستی هەمیشەیە و هیچ دوژمنێکی هەمیشەییشمان نییە ئێمە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە من ئەبم تێڕوانی نە ئەڕوانمە دۆسیە استراتیژیەکان یعنی بەڵام لە باشووری لە نەوەیەکە ڕۆڵی هەبووە دەست پێشخەر بوو ئێستا پێتەڵم بۆچی ڕۆڵی هەبووە یعنی ئێمە نە ئەبێ یەک بابەت بە هەند وەربگرین هیچ دۆستێکمان
تا سەر نییە هیچ دوژمنێکیش تا سەر نییە لەگەڵ ئێمە ئەوەی کە هەیە لە بنەڕەتە بتەوێت هەچ قوارێکدا بمەزرێنی هەر سیستمێک بنیاد نیت و جێگیریکەی پێویستت بە دوو بابەتە یەکەم ئەوەی کە پێوترێت تاکسازی کە لە ڕوانگەی نەتەوە سازیەوە تۆ تاکی خۆت ئامادەکەی کۆمەڵگەی خۆت ئامادەکەی وەکو ئەوی کە ڕۆژئاوای کوردستان بە درێژایی ئەم 12 ساڵی کۆتایی کردوێتی دوو چۆن هاوپەیمانەکان دیاری ئەەکەی لە ئاستی نێودەوڵەتیە چونکە ئێمە ئەزانین دیاریکردنی هاوپەیمان یعنی هاوپەیمانی هاوڕێی بەردەوام لەگەڵ ئەو هاوپەیمانی کە ئێستا دوژمنەوە لە ئایندیا ئەیکەیت بە هاوپەیمان ئەمە بریتە لەو استراتیژی کەوا پێویستەکە کورد بیگرێتە بەر پشگیری ناوخۆی کۆی پارچەکانی کوردستانمان هەیە بۆ یەکتر بۆ کۆی بەشەکانی کوردستان لە ڕۆژ ئاواشە ئەوەی کە پێوترێ زەمینە سازی تاکسازی ئەوەی دەوڵەت سازی حکومڕانسازی بەسەر ئامادەکردنی سەربازی ئامادی هەیە لەبەرەوە پشتیوانی یەکەمی گەلی ئێمە گەلی خۆمانەوە یەک بابەتیشمان بیر نەچێت لە 2015 بەهۆی جەنگی تیرۆرەوە داعش ئەمریکا هاتە ناو هاوکێشەکە لەگەڵ هەسەدا و ئەزمموی خۆسەر هاوپەیمانی گرێدا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزمی جیهانی داعش لەبەرەوە جگە لە کورد لە ئەرزی واقعی جێزێکی تر نەبوو بتوانێت بەرەنگار بێتەوە ئەو ساڵانەی تر لە 2011 بڵین 12 تا 2015 کورد خۆی پاراستووە وەکشانەوەی ئەمریکاش لە کۆمەڵی ناوچەی کوردی بە دیاریکراوی سەریکانی گرێسپی ئەو منتیقانە ئەفرین و ئەمانەکە کەوتە دەستورکیا ئەمە پێمان ئەڵێ هیچ هاوپەیمانێکمە ناتوانین پشتی پێبستین جگە لە پشتیوانی ناوخۆی گەلی خۆمان و من دڵنیام لەوەی کە گەلی ئێمە لەم قۆناغە لەوە تێپەڕیوە کە جارێکی تر دەست لە ئەزمونەکانی خۆی هەڵگرێ ئەوەی کە پێوتێ چەشتنی ئەزمموی حکومڕانی کوردی کردووە لەبەرەوە ئەستەمە جارێکی تر ئەوی هێزانی کە داگیرکاری کوردستانن بتوانن بە هەمان ڕیتم و شێواز و نۆرمی پێش و کە حکمیان کردوین بتوانن حکومماکەنەوە لانی کەم ئەگەر ئەزمونەکانیش مەترسی بێتە سەر خوانە خواستە گومانم لەوەنی ئەوەش ڕوونە ئەگەر ئەزمونەکانیش بکەوێ تۆ تاکێکت ئامادەیە بە تایبەتر لە ڕۆژئاوای کوردستانە تاکێکت ئامادەیە بە ڕۆح و گیان و دڵ بەرگری لە خاکوونەتەوەی خۆی ئەکا و لە پاڵ ئەوەشا بزوتنەوە ڕزگاری خوازیەکانی کورد ئامادەکاری تەواویان کردووە لە ڕووی پیشەسازی سەربازی و پێشتیش ئاماژەم پێ ڕۆژئاوای کوردستان پێشکەوتوە بە هەمان شێوە ئەتوانم بڵێم قەندیلیش لە پێشکەوتنایە باشوور ئامادەیە ڕۆژهەڵات لە تەقینەوەیە بژاردەی سەربازی سیاسی ئەمنی تر هەیە کە نەهێڵێت هیچ ئەزمونێک لە ئەزمونەکان بکەوێ لەگەڵ ئەوانەشا جاری کە ئەشمۆ سەر ئەو پێویستمان بە حەکیمی سەرکردە سیاسی و سەربازیەکانمان باشە دکتۆر دیسان دێمەوە سەرباسی و جموجۆڵی کە ئێستا لە نێو سووریا بەگشتیوە لەو ناوچەیە لە سنووری و ناوچەی کە بەرز هێزە کوردیەکانەوەی دەبیندرێ ئایا ئەمە جۆرێک لە پیلانی تورکیا نییە بۆ دەست بە سەراگرنی و ناوچانە بەڵام ڕاستە و خۆی ڕەنگە داخڵ نەبێ لە ڕێگەی هێزی ترۆبیێ ئەمە بکە خۆی ئێستا ئەوەی دروست یعنی کە ئێمە باسی هەش دۆسیەکەکەین ناتوانین دۆسیەکانی کە دابچڕێنی کە باسی تورکیات کرێ بێ باسی ئەو دەسەڵاتە خۆسەپێنەکەی ئەو دەسەڵاتە تیرۆریستی کە پێوترێ هەتەشە لە سووریایە ئەوەی کە دروست ئێستا وە ناشتوانی باسی ئەم دوانەکە ئەگەر باسی ئێران نەکەی ناتوانین باسی ئێران بکەین ئەگەر غەزە نێتە پێشەوە لەگەڵ لوبنانە لەبەرەوە ئەم دۆسیانە هەمووی دۆسی لێک ئاڵا و تێگیراون بەڵێ پەیوەندیدارن بێک ئەوەی کە ئێستا ئەمریکا گرنگیەکی زۆر ئاوەکو پێشتر ئاماژەم پێیا بە دۆسەی ئۆکرانیا ڕووسیاوێک کێشەکە چارەسەرکا بۆی ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکە و بەرنامەکانی خۆی جێبەجێکە لە ڕووی استراتیژی و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ جێبەجێکە و دۆسەی غەزەمان هەیە ئەمەی کە ڕوئەیە لە ئێستاە نەخشەکەمان پێویست بوو دکتۆر داوای بکە بۆ ئەوکارانە وڵای ئێستا ئەگەر هەبێت خراپ نابێت ئەوەی کە ئێستا تورکیا ئەیکا لەگەڵ هەتەشە طبعاً ئەوەی کە هەتەشە بانگەشەی بۆ ئەکا لەسەر ئاستی نێودەوڵەتیە بەو جۆری کە وێنای ئەکا کە ئەوێ سووریایەکی نوێی فرەیی کە کۆی پێکاتەکان بەشدار بێتە ئەمە هیچ بنەمایەکی نییە لەبەرەوەی ئێستا کاتی ئێستا حاڵی حازر لە ناوخۆی سووریا شەڕی ناوخۆیی بەرپا بووە بۆ پێی کە ئەو گروپە تیرۆریستیە مرتەزەقانی کە بەکرێگیراوی تورکیان پەلەماری ڕۆژئاوای کوردستانی پەلەماری هێزەکانی ئێسادان ئەم هێزانە لە ژێر چەتری وەزارەتی بەناو بەرگری نوێی سووریای نوێیان یعنی تۆ هێزێکی سووریت هەیە کە نوێیە بەدەر لە دەستور بەدەر لەو استراتیژی کە پێویستە ئەمەی کە پێی ئەوە بنیادنانی سیستمی سیاسی لەگەڵ ئەوەی کە پێوتری عەقیدەی سەربازی لەگەڵ دیاریکردنی استراتیژی وڵات و دیدگای وڵات بۆ هێزی سەربازی ئەم وەزارەتیان دامەزرانەوە کەەوەش دنیایەک پرسیاری لەسەرە ئەم هێزانە سەر بۆ وەزارەتەن ئەم وەزارەتە شەڕێکی بەرپا کردووە لە پردی قەرەقۆزاق لەگەڵ بەنداوی تشرینە کەواتە ئێمە لە سووریا چیمان هێزەکانی هەسەدەش هێزێکی نیشتیمانی سوورین بە کۆی ئەو جیاوازیانی کە گرتوێتە خۆی کە کەمانەتەواتیەکانی تیا کوردیشیتە
ئەم پێکدادانی ئەم دوو هێزە پێمانەڵە چی هەیە شەڕێکی ناوخۆی لە سووریا هەیە وا پێویستەکە کورد ئێستا ئەمە وە بەرهێنانی تیا بکە سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ڕابکێشە چکە مەزانین سووریا لە قۆناغێکی ڕاگوزەرە ئەوەی کە ئەبوو محەممەد جۆلانی پێی وایە دەسەڵاتەکەی جێگیر بۆ خۆی کرد بەسەرەوە کۆمارێکی ڕاگوزەر لە سووریا ئەم بابەتە بریتە لە دووبارەکردنەوەی هەمان هەڵی بەشار ئەسەد کە پێشتر بەشار ئەسەد پێی وابوو کە دووبارە گەڕێنرایەوە بۆ ئەوەی کە پێوتری حازینەی عەرەبی لەگەڵ مامەڵەکردنێکی ئەوروپی کرانەوە لەگەڵا پێی وابووی تر سیستمەکەی ناکەوێت و جێگیرە بێ ئێستا هەتەشە کەوتوتە هەمان هەڵەوە ئەو مامەڵەکردنەی کە دەست بەسەراگرتنێکی ناشەرعی ناقانونیە بەسەر سووریا و ئەو جەنگێک ناخۆدای هەڵی گرسانەوە پێویستەکە مەسەدە یعنی ئەنجومەنی سووریای دیموکرات لەگەڵ ئەو پەیوەندیانی کە بە دیاریکراوی لە کەساتی بەڕێز مەزلوم ئەبدیا هەیە بخاتە گەڕ سەرنج بۆ ئەم بابەتەی ڕابکێشە بۆ ناوخۆی سووریانی سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی ڕابکێشە چکە مەزانین سووریا ئێستا لەژێر چاودێریی نێودەوڵەتیە دەرفەتێک دراوە بە هەتەشە بە دیاریکرای بە ئەبوو محەممەد جۆلانی کە قۆناغی ڕاگوزەر بگوازێتەوە بۆ قۆناغی دام و دەستگایی دەستوری کە ئەمە نەکات گومانی تیانە ئەکەوێتە مەترسەوە یەک بابەتی تریژ هەیە ئەوەی کە ڕوئە دروست لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە دیاریکراوی لە تەوقکردنی کۆبانی ئەمە بریتە لە پیلانێکی ئەمە بریتە لە ئەگەر هاوکارانم ئاگادار بن دکتۆر ئەمە بریتە لە ئەوەی کە ڕوئە لە ناوچەکە دروست بریتە لە پیلانێکی پلان و پیلانێکی تورکی سووری طبعاً ئەبوو محەممەد جۆلانی پیاوێکی زۆر پراگماتیکیە خۆشی زۆر بە عاقڵدانە بەڵام لە بنەڕە تاوانیە و هەچ کەسێک پشتگیری کە ئەمە گروپێکی تیرۆریستیە یعنی هەر بەرگی ئەلقاعیدەی داکەنیوە بەقات و بۆی ئەم قسانە فەڕەنسا تعاملی لەگەڵەکە تعاملی لەگەڵ ماکرۆن وتی ئامادەین پێشوازی لە کۆشکێلی بۆچی ئێستا ئێمە مامەڵەی لەگەڵا ئەکا بابەتێکەیە سووریا لە قۆناغی ڕاگوزەرە ئەمریکا و ئەوروپا وڵاتانی جیهان و عەرەبیش دەرفەتێکیان ناو بە ئەبوو محەممەد جۆلانی کە بیسەلمێنێ لە ڕووی کەسایەتی لە ڕووی دامەزراوەیکردن و حکومڕانی ئامادەیە وەشیاوە بۆ دەسەڵاتگرتنە دەست لە سووریا ئەمە لە ڕووی ئاستی نێودەوڵەتی لەو ڕوانگەیەشەوە هەتەشە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەشداری بە کورد ناکات لەو وەفدانەی کە ئەچێتە دەرەوەی وڵات و ئەو کۆبوونەوانی کە ئەیکا کە کۆمەڵێ دۆسی استراتیژی هەیە دەسی بۆ ئەبە ناوێ کورتیا بەشدار بێت لەبەر ئەوەی ئەو ناکۆکیانی کە لە ناوخۆی هەیە دەرنەکە و لە هەمان کاتەمە لە ئاستی نێودەوڵەتی ئەمە دەرفەتە پێیدراوە بەڵام ئەم دەرفەتە ئایا تا سەر بەردەوامە بێت ئەبوو محەممەد جۆلانی بڕیاری لێ ئەیە مامەڵەکردنەکەی چۆن ئەو پەیامە ئەگەینێتە دەرەوە لە هەمان کاتە ئەبێ ئەزمموی خۆسەریش ئاگاداری ئەو جم و جوڵانە بێت ئەو لیژنەی کە دروستی کردووە تۆزێ دوای لەسەر نەخشەکە پێمان بڵێ ینی ئەگەر بەرکەوتنێک ڕووبا لە کوێ ڕووەدا ئەو لیژنەی کە دروست کراوە بۆی کە ئایندەی دەوڵەتەکە دیاری بکەن کوردیتیانی ئەمە لەسەری ناکەوێت ئەمە یەکێکە لە بابەتەکان وە زۆریش لەسەری ئەەکەی بەڵام کە گرنگە ئیشی چۆن ئیشی لەسەر بکرێەوە پێویستەکە ئێستا بابەتەکە لە دەستی هەسەدە دەرچووە ئەم بابەتە لەبەر ئەوەی ئێمە دوو دۆسیەکەیە لە ڕۆژئاوای کوردستان بابەتێکیان لایەنێکی سەربازیە کە بەڕێز مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی ئێسەدە ئەکا لە مەیدانیشا بەکرداری بەرگری لە خاکی کوردستان و یعنی ئەو ناو ئەزمونە ئەکا کە پێوترێ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئێستا تۆپەکە ئەتوانی بڵین لە ساحەی مەسەدە ئەنجومەنی سووریای دیموکرات لەگەڵ پەیوەندیەکانی ئەم ئەنجومەنە بە دیاریکراوی ناو ئەهێنم ئەرکە هەرە قورسەکە لەسەر شانی خاتو ئیلهام ئەحمەدە کە دیبلۆماتکار و سیاسەتمەدارێکی زانا و ژیر و وردی کووردە کە ئەبێ سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو پەیوەندیانی کە ڕۆژئاوای کوردستان هەیەی بخاتە گەڕ و ڕای بکێشێ بۆ ئەو وەفدەی کە ئەڕواتە کۆشکی ئیلیزیە کە بڕیارە لەو کۆنفرانسەشا بەشدار بن و سەرنجەکە بخاتە سەرچی سەر ئەو پیلانگێڕی و ئەو پلانی کە تورکیا لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی لە ناوخوا ئەیکا کە پیلانێکی مەترسیدارە بۆ دەست بە سەراگرتنی کۆبانی و هێڵی ئێمفۆر هێڵی ئەمفۆر کامێ بە دیاریکراوی بیزانین ئەگەر نەخشەکە نەخشەیەکی سەربازی بووە هێڵی ئەمفۆر لەسەری دیاری ئەکرا هێڵی ئەمفۆر هێڵێکی گرنگە کە ئەتوانی بڵێ ئەو ناوچانی ئەو ناوچانی کە پیاەتە پەڕ ئەبی و کە زۆر گرنگە بە حەسەکایە ئەبم ناوچانە بەڵێ ینی ئەبم خەتایەت بۆ ئێستا پێتەڵم ئەو ناوچانە بۆ گرنگە ئەبم ناوچانەیە تا ئەگەتە حەلب لە حەلەبەوە ئەمە دەستی ئەو هەش کەسێک دەستی بەسەرا بگرێ ئەگاتە سەر حەوزی دەریای سپی ناوەڕاست کە ناوچەیەکی استراتیجی گرنگە ئەم نەخشەی کە ئێستا لەبەردەم جەنابتەیە و شەڕی تایە ئێستا ئەگەر تێبینی بکەی و ئەم هەر ئینفۆر نییە مەسەن ئینفۆر ئەڕوات لێرەوە خەتێکی تریەت
M5 یێتەوە خوارەوە بە M1 جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ سەرەوە بۆ سەر بەندەری بۆ لازقیە. M4 ئێستا بە تەواوی بەدەستکەوێ. M4 بە تەواوی ئێستا سەریکە بە تەواوی بەدەستی جلانێکەوەنی ئەم سەر بۆ ئەو سەری ئەوەی کە هەیە تورکیا ئەوێ هێڵی M4 کە هێڵێکی لۆجستیە هەندێکی بەدەست کوردەوەی بەشێکی بەدەست کوردەوەی و بەشێکی بەدەست تورکیا و تورکیا چی ئەوێ تورکیا ئەوێت ناوچەیەکی بۆ خۆی دابین کردووە ناوی ئەنێ ناوچەی ئارام لە بنەڕەت تا ناوچەی ئارام نییە مەبەستێتی چی بکە مەبەستێتی ئەوەی کە پێوترێ پاڵپشتی لۆجستی سەربازی لە هێزەکانی هەسەدە ببڕێ لەو ڕوانگەیەوە ڕێکەوتووە ئەو سەردانی ئەبوو محەممەد جۆلانی کە کردی بۆ سعودیا و لە دوای سعودیا طبعا سەردانی بۆ سعودیا بۆ گاندنی پەیامی دڵنیاییەوە ئەو بۆ ئەوەیە کە بە ئەمریکا بڵە کە ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانی ئێوە لە ناوچەکەیان مامەڵە ئەمە دیوێکێتی بەڵام سەردانیکردنی بۆ تورکیا وە کۆبوونەوەی لەگەڵ دەستگای میتی تورکی و لەگەڵ ئەردۆگان خودی خۆیان چەند ڕێکەوتنێکی استراتیژی کردووە کە لە ڕووی دەستوری لە ڕووی یاسای نێودەوڵەتی و ئەم بابەتە ڕێگە پێدراونیە یەکێک لەو بابەتانی کە ڕێکەوتنی لەسەر کردووە بریتیە لەوەی کە لە ڕێگەی هێزەکانی ئەوەی کە پێی ئەوەترێ سوپای نیشتیمانی سووری گروپە مرتەزەقەکان لە ڕێگەی ئەوانەوە هاوکار و هەماهەنگی تورکیا ئەبێ بۆ دەستگرتن بەسەر کوێ بەسەر کۆبانیە کۆبانی بەسەر کۆبانی بۆ تورکیا بوو ئەوەندە جێی مەبەستە دکتۆر بەڵێ دوو ڕەهەندی هەیە لە دوای کۆبانی دەست بگرێ بەسەر ڕقەیە و لە خواریشەوە هەوڵێن بگەنە حەسەکە بیرەنەوتەکانی حەسەکە ئێستا ئێمە چی ئەبینین لە ناوچەکەیە ئەم ڕێکەوتنی کە کراوە طبعاً مەترسی تیرۆرکردنیش لە ئارایە لە ناوچەکەیە ئەم ڕێکەوتنە کە کراوە چیە بەرامبەر بەوەی کە تورکیا دوو بنکەی بۆ دروست بکرێ بنکەیەکیان لە تەدمور کە هەمان ئەو بنکەیە کە پێشتر ئێران لێ بوو یعنی بنکەیەک لە تەدموری بۆ دروست بکرێ بنکەیەکی سەربازی و 6 کیلۆمەتر لە ڕۆژئاوای تەدمورەوە بنکەیەکی تر پێوتێت بنکەی تیفۆر ئەم دوو بنکەیە ئەدرێ بە تورکیا بە ڕێکەوتن کراوە طبعاً ئەمە ڕێکەوتنی استراتیژی عسکەری ئەمنیە ئەم دوو بنکەیە ئەبوو محەممەد جۆلانی ئەیا بە تورکیا بەرامبەر بۆ تورکیا چێکە 50 وە ئەخەمڵێندێ 50 بۆ 6 تاری F-16 ئەلێرە جێگیرەکە و بیریشمان نەچێ ئەلەم سێ کوچکەیە بنکەی تەنەف هەیە و ئەلەم سەریشەوە بەرژەوەندیەکانی ئیسرائیل ئامادەی هەیە دکتۆر یەک پرسیار ئیسرائیل ڕێگە بەمە دەدا 50 فڕۆکی F-16 لێرە لە نێودەڵی سووریا ئەبوو محەممەد جۆلانی ئەمەیە لێرە تو ئێمە کۆگەیەکی چەک بدۆزێتەوە بۆ و لە هەمان کاتە لە بنەڕەتا کێشە و ئاڵۆزی هەیە ناهاوکۆکی هەیە لەسەر زۆر دۆسیە لەگەڵ لە بینی تورکیا و لە بینی ئیسرائیلە بۆچی ئەمە باسەکەم لێرە ئێمە بابەتێکمان هەیە تۆ ئیسرائیلی تێ لە خوارەوە ئاسایشی نەتەوەی ئیسرائیلەکەوێتە مەترسیەوە بۆ لەبەرەوە تۆ دوو بنکەی سەربازی لێرە دامەزراوە ئامانجی ئەم دامەزراندنە چییە یەک چەند خاڵێک هەیە ئەبوو محەممەد جۆلانی لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی کۆبۆتەوە لەسەری کە سازشی لەسەرکەن یەکێک ئەوەی کە هێزەکانی هەسەدە ناڵێ هەڵی وەشێنەوە ئەڵێ بەڵام بە ئەندامانی هێزەکە وەکو تاک نەک وەکو هەیکەلی سەربازی هێزەکە بێنە ناو وەزارەتی بەرگریانی تۆ هێزەکە پەرتەوازاکەی قیادەی نامێنەوەی کە پێوترێ منزومەی قیادە و سەیتەرە دوای ئەتوانێت مامەڵەی لەگەڵاکا و لەسەر دەوڵەتەکە لەسەر دەوڵەت وەکو تاک یعنی فەرماندەیەکی فەرمانی لێوە فەرمانبەری دەوڵەتەکە دوو یەکێک لە خاڵەکان کە زۆر گرنگە داوایەکە مازین باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەشێکی زۆری بیرینەوتەکان لەژێر دەستی هێزەکانی هەسەدێ ئەم ڕێکەوتنە بۆ کراوە ئەبوو محەممەد جۆلانی ئەوێ تورکیا ئەلەم ڕێگەیەوە چی بکە بڕوا بەرەوە دێرە زۆر لە دێرە زۆرەوە پەلەماری حەسەکە بە ئەمە تەوقکردنیەکە بەڵێ لەسەر بنکە دابنێ بەڵێ ینی ئەبم ڕێگەیەوە لەبەرەوە بینیمان ئیسرائیل چی کرد لەم ناوەندا ئیسرائیل ڕاستەوخۆ نۆ حەدی ئەدنایە 15 حەدی باڵایە ینی نزمترین لە بین 9 بۆ 15 بنکە لە نزیکی دیمەشق جێگیرەکە بنکەی سەربازی چونکە زانی هاوپەیمانەکەی کە سەدەیە کەوتۆتە مەترسیەوە بەرژەوەندیەکانی خۆی بەدەر بەپلەیەکەم ئەنجا هاوپەیمانەکەی چونکە ئەم ڕێگەیە بۆ ئەمریکا گرنگە بنکەی تەنەفی لێیە وەسێ کوچکەی حدودیە و لە هەمان کاتە ئەم ڕێڕەوە نابێ بکەوێتە مەترسیە و دروزەکانی لێیە ئەمە خاتێکی تر تورکیا لەسەرەوەیە چێکە هەوڵا تەوقی هەسەدەبا لەگەڵ هەتەشەیە لەگەڵ ئەو دەوڵەتی نوێی سووریا یەچی ئەکا جموجوڵێکی سەربازی ئەبینین لەسەر نەخشەی سەربازی ئەوە ڕەس العین نییە ئەوە سەریکانیە لە سەریکانیەوە جموجوڵی سەربازی ئەبینێت ئەڕوا بۆ کوێ ئەڕوا بۆ گرێسپی لە گرێسپی ئەیانێبی بە نەکوێ ئەیانێبی هێنە خوارە بەڵێ ینی بەڵێ لە سەریکانیەوە ئەو لە چوارچەوەی تعریبە ئەیانێبی هێنە سەر گرێسپی تەری ئەبێڵنا گرێسپی دوایی بیهێنە خوارەوە بۆ کوێ بۆ جەرابلوس بۆ عین عیسا تەوقی عین عیسا بنکە هێزەکانی هەسەدەی لێیە لە خواریشەوە جموجوڵمان بینی ئەوەی کە پێی ئەوترێ لە شاش ئەلبوبەنا
لەوێشا جارێکی تر هێرشیان کردو یعنی لە باشووری بەشی خوارەوەی سەدی تشتین لەسەری شەوە ئەبینین ئەوەی کە پێوتێت لە زۆر مەغارەوە لە لای جەرابلووسەوە هێرشێکی چڕوپڕ ئەکرێ لەم ناوچانە بۆچی ئەم هێرشانە ئەکرێ ئەگەر تۆ تێبینی ئەم ناوچانێکی ئەیانەوێت دەست بگرن بەسەر چ هێڵێکە ئەو هێڵەی کە لە ئیدلیبەوە یعنی لە حەلەبەوە ئەڕوا بەرەو سەدی تشرین بەرەو حەسەکە یعنی ئەمە چی ئەکا تەنها دەستگرتن نییە بەسەر ئەو هێڵە دوو ئامانجیان هەیە یەکەم هێڵی ئۆنفۆر لە کورد ببڕن بە ناوی ناوچەی ئارامەوە دووش دەست بگرن بەسەر بیرە ئەو بیرە نەوتانە بۆ کورد زۆر گرنگە ڕاستە ئەمریکا تا ئێستا سوودی لێ نەبینیوە بەڵام کارتێکە ئێمە ئەتوانین سوودی لێبینین یەک بابەتی تریشمان بیر نەچێ ئەم تەوەقیانی کۆبانی دوو ڕەهەندی هەیە بۆ کورد ڕەهەندێکیان ناوچەیەکی استراتیجیە ڕەهەندێکیان معنەویە کۆبانی بکەوێت ئەوەی کە پێی ئەوترێ لایانی دەرونی کورد ئەوەی کە پێترێ معنەویاتی کورد دائەڕمێ مەسەلەی کۆبانی مان و نەمانە بۆ کورد یعنی بەس لە دەستدانی سنوور نییە یەک بابەتی تر هەیە ئەمریکا چەند جارێک تورکیای ئاگادار کردوێتەوە بە تورکیای وتووە کە ئەبێت ئەفرین چۆڵ بکە بۆ ئەوەی تورکیا طبعا ئەردۆگان ئامادێ بۆ سازشکردن لەگەڵ ئەمریکا چکە ئەزانێت ترامپ ئەم جارە هەڵی لێ قبوڵ ناکە لە بەرامبەر ئەوەیە چی ئەکا تورکیا لەگەڵ هەتەشای ڕێکەوتووە لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی ئەڵێ من ئەگەر ئەفرین چۆڵ بکەم خۆ ناکرێ بیەمەوە دەست کورد چکە ئەوان دژی هەسەدەن هێزەکانی هەسەدە و مەسەدەن ناچار چی ئەکە ئەڵێ بەرامبەر بەوەی هاوکارم بە ئەو دوو من کە سەربازیە دابنێم دەستم بگاتە دێرە زۆر و حەسەکە یعنی لەم لاشەوە لێیان بم بە هاوکاری و مرتەزەخانە ئەیاتە دەست هەتەشە لەم ڕوانگەیەوە کە ئەگەر لە قۆناغی داهاتوە ئەگەر ئەمە ڕوویا بە ناوی کشانەوە و دروست بنیادنانەوەی دەوڵەت ئەبێ ببێ بە یەکێک لەو دۆسیانەی کە هەسەدەیە خۆت ئەوەی کە پێوتری ئەزمموی خۆسەر مناقەشەی لەسەرکە بەڵام ئەلێرەیە کە ئەم دوو قاعیدەی دروست دەکرێن بنکەی تەدمور لەگەڵ تیفۆرە یەک بابەتەیە تورکیا هەروە دروستی ناکات چی پێشکەشەکە بە هەتەشە ئەوەی کە پێی ئەوەترێ پاڵپشتی سەربازی بۆ مەشق پێکردن پاڵپشتی جەنگیان پێشکەش ئەکا و لە هەمووی مەترسیدارتر سیستمێکی ڕاداری دروستەکە لە ناوچەکە لەگەڵ سیستمێکی هەواڵگیری و پیلانێک هەیە و پلانێکی ژیە بۆ تیرۆرکردنی هەردوو بەڕێزان مەزلوم عەبدی لەگەڵ خات و ئیلهام ئەحمەد ئەمنی ئامادەی ئەبێ کورد ئاگای لە خۆی بێ ناوچەکە ئەمەی کە دەیڵێ ینی دروستکردنی ئەم دوو بنکە ڕوو دەدا یان ئەزین چۆن ڕێکەوتون لە سەری ڕێکەوتنەکە کۆتایی هاتۆ بەڵام وردە هەوڵ ئەیەن دەست بگرن ینی قۆناغ بە قۆناغە چکە ئەگەر تۆ بۆ زەقیە بکرێ ئەبێ ئاگاداری ئیسرائیل بین ئەبێ ئاگاداری ئەمریکاش بین لەبەرەوە وتاری ئەمریکا ترامپ زۆر ڕوونە ئەڵێ تورکیا دەستێکی ناهاوڕێ ینی بە شێوەیەکی ناهاوڕانە دەستی بەسەر سووریا گرتۆ پێڵە کلیلەکەی لایە کلیلی چارەسەری سووریای لایە ئەمە بۆ مانایەت و پێشتری چەند جارێک هۆشداریاوە کە پێیان ئەڵێ ئاگاداری ئەوە بن ینی کێشە هەیە لە بینی تورکیا لەگەڵ ئیسرائیل تورکیا لەگەڵ ئەمریکا لەسەر بەدیاریکرای لەسەر ئەوەی کە پێوترێت دۆسیەی حەماس مەسەلەی حەماس خاڵی ناهاوکۆچیە لەگەڵیانە و ئەمریکاش ناوێت کێشەیەکی نوێ لە ناوچەکەیە دروست بێ ئەمە وای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان تورکیا وریانە و هێورانە مامەڵە بکە و یەک بابەتی تریش هەیە ئەوەی جوڵەکانی هێزەکانی هەسەدە ئایا هەسەدە ئەتوانرێ ئەو هێڵەی لێ ببڕێ ئەوەی کە تا ئێستا هەسەدە لە مەیدانا کردوێتی بەرخۆدانیەکە و لەگەڵ خەڵکی ڕۆژئاوای کوردستان هاوشێوەی یەک بابەتمان بیر نەچێت لە تەلتەمرەوە بە نزیکی کیلۆمەترێک هێزەکانی هەسەدە ئۆپراسیۆنێکیان چالاکیێکیان ئەنجامداوە بە دیاریکرایی لە گوندی قاسمیە کە ئەمەش بە خاڵی هاوسەنگیدا ئەندێ بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سەربازیەوە گورزەکە زۆر بەهێز نەبووە بەڵام جموجوڵێکەیە بۆ ئەوەی لانی کەم ئەو جموجوڵانی کە بۆ تەوقکردنی کۆبانی بەڵێ بۆ ئەوەی لانی کەم وەڵام دەرەوە سەر بەڵێ بەزی چۆنە مشاغلەکەش بۆ جۆرە نییە کە مەسەرەن جموجوڵەکانی ئەمە بۆستێنێ بەڵام زیاتر ئێمە پێویستمان بە جوڵەی دیبلۆماسیە و بە گەڕخستنی پەیوەندیەکانی کۆی پارچەکانی کوردستانە لێرە جاریکە ئەیڵێمەوە ڕۆڵێکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان پەکەکە یەتە ئاراوەکە هاوکار و هەماهەنگی ڕۆژئاوای کوردستان ببن بەستی پاراستن و جێگیرکردنی ئەو ئەزمونە ئەمە سەرباری ئەوەی کە ئێستا ئەبێت ڕۆژئاوای کوردستان بە دیاریکراوی خات و ئیلهام ئەحمەد هەموو تواناکانی خۆی وەگەڕ بخا بە مەبەستی جێگیرکردنی ئەزمونەکە دووبارە سەرنجڕاکێشانەوەی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوەی کە لە سووریا ڕوئەیە بریتیە لە دەست بەسەراگرتنێکی نایاسایی ناشەرعی و مەترسی دروستەکە لەسەر ئایندەی سووریا ئەگەر بۆ دۆخە بەردەوام بێت زۆر باشە فەرموو دکتۆر دابنیشینەوە من ئەمەوێ لە دۆخی ڕۆژاوای کوردستان و سووریاوە بچین یەک پرسیارم هەیە لەسەر غەزە ئەوەی کە دۆناڵد ترامپ دەوێت نەکەوی ئاگادار بە دۆناڵد ترامپ دەیەوێت غەزە تەخت بکە ئەو خانوانەشی کە بە پێوە ماوەن تەختی ئاوەدانێک کاتەوە
دەڵێ تەختیەکەین جارێ دوایی چی لەیەکە غەزا ڕێگە دەدرێت چۆڵ بکرێ و ئایا دەوڵەتە عەرەبیەکان قوبوڵی دەکەن خەڵکی غەزە دەگرنە خۆیان ئەوەی لە غەزە ڕوودەدات چییە؟ ئەوەی لە غەزە بریتە لە دروست بریتە لە جێبەجێکردنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و ئەو بژانەوە ئابووری کە چەند مانگێک پێشێستا من ئاماژەم پێەیە کاتی خۆی بەرنامەیە بنۆکەندی بنگۆریۆنەوە هەیە ئێستا ئێمە سەر هەمووی ئەوەی ئەم کۆی ئەم بابەتانەی کە ئێستاکە ڕوئەیە بە دیاریکراوی پێشووتر پلان و پیلانێکە بوو ڕێکەوتنێکە بوو تەنانەت ئیسرائیلی ژێکێک بوو لەلایەنەکان بەس بۆی خەڵکی غەزەی لە کۆڵ بێتەوە قەرار وا بوو خەڵکی غەزە ئاڕاستی 4 شوێن بکرێن ڕایان بگوازن بۆ سەحرای سینا لە مەسر ڕایان بگوازن بۆ ئەردەن بۆ نەقەب ڕایان بگوازن بۆ ئەنبار لەگەڵ ئەفرین ئێستاکە مەسەلەی ناوچەی ئەنبار لەبەر ئەوەی کێڵگەکانی عوکازی لێیە کێڵگە نەوتوگازەکانی عوکازی لێیە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان لەبەر ڕۆژئاوای کوردستانیش ناوچەیەکی دەوڵەمەندە بە سامانی سروشتی و لە هەمان کاتا گرێدراوی ئەو نەخشە ئەو کە پێوترێت نەخشەی وزەی باشووری کوردستانە کە حەقلی کۆرمۆر و لە کەرکووکە یعنی لە چەند ماسەر بە کەرکووکە ئەوەی لێو ئەم دوانە گرێدراوی مارینن لەبەر ئەوە ئەو دوو ناوچەیە تەرەکران عوکاز یعنی ئەنبار تەرکرا لەگەڵ ئەفرینە ئێستا ئاراستەکە بۆکوێ ئەبێ بنێرێتە سینا لەگەڵ ئەردەنا لە دەرەنجامە ئەوەی کە فشارەکانی ئەمریکا ئەیکا و ئەو استراتیجی و بەرنامەیە کە ئەمریکا هەیەی لە جێبەجێکردنا تەمەنەوەی کە پێی وابێ ترامپ شێتە لە خۆیەوە بڕیارەیە لە خۆیەوە قسە ئەکا ئەمە بابەتێکی زۆر هەڵەیە ترامپ بە استراتیج ئەجوڵێتەوە ئەو بەرنامەیە کە ئێستا جێبەجێ ئەکا چەندین دام و دەستگای گەورە و ناوەندی گەوری دروستکردنی بڕیاری لە پشتە ئەم بابەتە جێبەجێ ئەکا ئەگەر جێبەجێ وڵاتانی عەرەبی لە هیچ دۆسیەکە ناتوانن فشار لە ئەمریکا کەن یاخود ئەوەی کە پێی ئەوترێ دەرچوون لە ئاڕاستی ئەمریکا ئەوەی کە تا ئێستا وڵاتێکی عەرەبی جوڵانە بیا ئێرانە یا تورکیا ئەم بابەتە بە جۆرێک لە جۆرەکان قسەی ترامپ ڕوونە و ڕاستی شەکە ئەڵێ وی ئەونت ئت ئەڵێ ئێمە خاوەندارەتی ئەەکەین یعنی بابەتەکە لە مەسەلەی سیاسی دەرچووە لە مەسەلەی سەربازیش دەرچووە کە ئەڵێ ئێمە خاوەندارەتی ئەەکەین یعنی بەکڕینیش بێ ئەیکڕین یەکی ئەکا ئەم ناوچەی غەزە لەبەر ئەوەی کەناراوەکانی غەزە دوو ڕەهەندی تیا ڕەهەندێکی پەیوەندیدارە بەوەی کە ئەوەی کە پێوترێت لەسەر دەریای سپی ناوەڕاست ئەڕوانێ و باوەندێکی ڕەهەندێکی تری بریتێ لە کێڵگەکانی گازی مارین کە گرێدراوی هەیە بە عوکاز لەگەڵ کۆرمۆرە وەجاری کە ڕەبتە بێتەوە بۆ سێ کێڵگە گازە سروشتە گەورەی کە لە قوبڕ سابوونی هەیە لەسەر حەوزی دەریای سپی ناوەڕاست ئەمە ڕەهەندێکێتی ڕەهەندی دووەمی بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی ئیسرائیلە و لە هەمان کاتا ڕەهەندێکی وەبەرهێنانی دارایی هەیە کە ئابووری ئەمریکا ئابوژێنێتەوە و ئەبێت بە خاڵی ڕاگررتنی باڵانس لە ململانێکردنی ئابووری نێوان چین و ئەمریکا چکە یەکیەکە لە مەنتیقی غەزە لە بینی غەزە و سیدرۆت و عەریشە ئەم ناوچەیە بە ناوچەیەکی دروستی دەکا نۆکەندی بنگۆریۆن بەتەکی دروستی ئەکا نەکەر دروستیشی ئەکا ئەوەی کە لەوێ ئەوەی کە هەیە شارێکی پیشەسازی گەورە دروست دەکا کە چیتە ئەکا دەستی کاری ناوخۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکار ئەهێنێ و ئەو سامانە سروشتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کۆی پێکهاتەکانەوە کە ئەچێتە بواری پیشەسازیەوە ئەوەش بەکار ئەهێنێ واتە تۆ چیت هەیە بەرهەمهێنانێکی پیشەسازی گەورەت هەیە لە ناوچەکەیە بە دەستی کاری ناوخۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە نرخێکی کە ململانی ئابووری کی پێکات چینی پێکات لەو سەریشۆ لە ئابووری چین ئەیا بەڵێ لەگەڵ ئەوەشا بەرژۆندەکانیشی ئەپارێزێ و ناوچەکەش ڕوو لە بژانەوەکی گەوراکە میسر و ئوردن بەمە ڕازی دەبن ڕازی بن ڕازی نەبن تا ئێستا 8.9 میلیارد دلار بەڵێ یەکەم نۆکەندی سوێسی زیان ناکە ئەزین بۆچی زیان ناکە لەبەرەوە مەسر تا ئێستا لەسەر یارمەتیدانەکانی ئەمریکا ڕاوەستاوە ئەمریکا تا ڕادی وشک بوون ئەڕوا ینی بەڵام ڕاستە ڕەنگە ئەمریکا بڕێ و هاوکاریانی کە پێی دەدا بە وشکی بە پارە با بڵین بە مۆڵ بەکاشی ڕەنگە بڕەکەی ئەوان نۆکەندەکان بۆ چێر بۆ بەدەستێنانی دارایی و پارە و هەژمون نییە کە بەرامبەرەکەی وەرگریش هیچ کێشێکی ئاستەنگ نابێت مەسر یەکێکە لە وڵاتانەی کە پێگەیەکی زۆر گەورە و استراتیجی هەیە لە قاڕی ئەفریقایە وڵاتێکی گرنگە و بەدڵی وڵاتانی عەرەبیشدا ئەندێ لە هەموو پەیوەندیەکانە مەسر ئەگەر ڕازی نەبێ هەنگاوی یەکەم ئەمریکا مازین بە سزای ئابووری دەست پێکە 8.9 میلیارد دلار ساڵانە هاوکاری دارایی کاش لە ئەمریکا وەرەگری ئەم دارایی لێ ببڕێ ئابووری مەسردا ئەتە پێ و ئەکەوێت چکە ئەوەی کە پێوترێ تەقینەوەی دانیشتوان ئینفجاری سوکانی لە مەسرا ڕێژەکەی زۆر بەرزە و لە هەمان کاتە ئەردەنیش بە هەمان شێوە 1.4 میلیارد دلار ساڵانە وەکو یارمەتی لە ئەمریکای وەرەگری ئەگەر نایکا فشارێکی زۆری لەسەر دروستە بێ وەک بابەتیشەیە ئەگەر تێبینیتان کردبێت لە زمانی جەستەی شای ئوردن کاتێکە
ڕۆژانی ڕابردوو لەگەڵ ترامپا شڵەژانێکی زۆر نائارامێکی زۆری پێوە دیار بچکە زانی ئەوەی کە ترامپ ئەوێت جێبەجێ ئەکا لە ناوچەکە مەسەلی ئەوەی ئازیان لە ئابووری مصر ئایا یاخود لەو نۆکاندانی ئەیە یاخود نایە دەرەنجام گرنگ بۆ مصر ئەوەیە کە داهاتێک بچێتە ناوەوە ئابووری وڵاتەکە بژێنێتەوە دروستکردنی ئەو ناوچەی لەو سێ گۆشە لە سیدرۆت غەزە لە عریشە لە سینایە مصرەوێ بەشێک لە پرۆژەکە بژانەوەیکی ئابووری ناسروشتی ڕوو لە مصرەکە یعنی لەبەر ئەوەی کە پێوتێ بەگەڕخستنی هێزی کاری ناوخۆی بژانەوەی ئابووری ئەوەی کە پێوتێ خۆژیێنی اکتیفای ذاتی دروستەکە لە ناو وڵاتەکە و لە کۆی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی دوو وڵات زۆر لەی سودمەندە بن عێراق و سووریا بۆیە من پێشتریش وتم بژانەوەیکی ئابووری گەورە ڕوو لەم ناوچەیەەکە بەڵام ئەوەی کە گرنگە لەم هاوکێشەیە بۆ ئێمە گرنگە وەکو کورد چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەیەکە لە دۆخێکی هەستیارمان لە پێشە پامێکی بەڕێز ئۆجەلان لە گەشتنە بۆ هەردوو بەڕێزان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زۆر گرنگە لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی کە بە وردیان پەیامە بخوێنرێتەوە و تەنها بەسەرپێی تەماشا نەکرێ ئەو ڕاهەندانی کە لە پشتی پەیامەکەوەیە چکە ئێمە کێشەمان هەیە لە باشووری کوردستانە بەداخەوە میدیایەکی نەئەخلاقی دوور لە ئیتیکی کاری ڕاگەیاندن وەگەڕ خراوە دژی نێوماڵی کورد ئیتر هەچ کەسێک لێی بەرپرسەوە بەرپرسیارەتی نەتەوەی ئەخلاقی لەسەر شانە پەیامەکان هەڵا تەفسیر ئەکەن وا ئەکەن ئەو شیکردنەوەی پامەکان بە هەڵە جۆرێک لە هێرشکردن لە سەرکردە سەربازی و سیاسەکان دروستەکەن جۆرێک لە جۆرەکان ئیستفزاز بۆ ئەو کەسایەتێ دروستەکەن کەواکە بە پەرچەکردار مامەڵە بکە نەک بە عەقڵ و مەنتەقی وادار بم ڕاگەاندنانە تۆزەدان بەخۆیانە بگرن بگەڕنەوە سەر ئیتیکی و ئەخلاقی کاری نەتەوەی و ڕۆژنامەگەری و ڕۆژنامەوانی و کاری ڕاگەاندن و لە هەمان کاتە ئەم سەرکردانی خۆمان بە شێوەیەکی ورتر لە پەیامەکان بگەن چکە پەیامەکان قوڵن و ڕەهەندی سیاسی سەربازی نەتەوەی لە پشتە و هەمویان ئەخاتە بەرپرسیارەتی چوار کەس لەم قۆناغەیە بەرپرسیارن لە دۆسیەی کورد لە ناوچەکە بەڕێز ئۆجەلان بەڕێز باڤڵ تاڵەبانی بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ بەڕێز مەسعود بەرزانی ئەم چوارە بڕیار ئێن کە ئایندەی کورد لە ناوچەکە چۆن بێ زائیدەن ئەو پەیوەندیانەی کە هەر بەشێک لە بەشەکانی کوردستان هەیەتی و هەر حکوومەتێک لەو دوو حکوومەتی کە ئەزمموی خۆسەر و هەرێمی کوردستان هەیەتی دۆخەکە هەستیارە شیکردنەوەی پەیامەکانیش گرنگە بەڕاستی و مامەڵەکردن لەگەڵ دۆخەکەوەمان لێ ئەکا کە جێگیر بین زۆر بەڕێز دکتۆر نیکۆلا شاڵی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زۆر سپاس بەخێراتی